کەسوکاری قوربانیانی پێشمەرگە و هێزە کوردیەکان لە ناوچەدا بڕاوەکان سەرباری لە دەستدانی کەسوکارەکانیان خۆشیان لە ژێر فشار و هەڕەشەی داعشدان کە هەیسەم نەجات یەکێکە لەو گەنجە کوردانەی باوکی لەلایەن داعشەوە کوژراوە و خۆشی ترسی لە بە ئامانجکردنی لەلایەن ئەو گروپەوە هەیە. خاوەنی شێدە من کوڕی شێدە من پۆلیسم داعش هەرەشان پێدە جواز لە پۆلیسی بێرە وەزە خراوە شەیە منتەقە بەسێ من داعشمە چ بکەین شۆ نییە بۆ کێ بڕۆین وش پۆلیسی کوردستانم جار وایە تەلەفۆن نامێنێرن جاوێ شێتر وەلێکی ترێژین وەلە برادەر وازە شوتایدا ئەڕۆین لای کاژن چۆن وازدە لە پۆلیسێژی هەرەشەم دەریاێ خۆمان شوکە و هەرشەمان پێدەن واز لە پۆلیسی بێنە تا کوژین دواسە یان تێنتێکەکەن ناو ماڵتانم یان ژێر سارگەدان ئەتەقێن و ماڵتان یان بارکە ناوز پۆلیسی بێرە. جگە لە شاری کەرکووک کە هێزە کوردیەکان تێیدا باڵادەستن لە قەزای خوورماتووی پارێزگای سەلاحەددین و ناحیەکانی قەرەتەپە و جەلەولای پارێزگای دیالە کەسوکاری پێشمەرگە قوربانیەکان هەست بە نائارامی ئەمنی دەکەن. خەڵکی جەلەولا خاوەنی شەهیدەکانن بە وەختی خۆشی کە کوڕەکانیان شەهید بۆ یا براکانیان تەقینوان لە بەردەم ماڵەکانیان نەدا ناوە یعنی زۆریان ماڵەکانیان تەقیەت و لەبەرەوە ڕێیان کرد و شارەکەیان جێڵا ئیسەیش ئەگەر ئاگاداریە ورتر نەبێ و وریاتر نەبن لەوانەیە بگەرێنە خۆشیان کرد. ئەو قەیرانە ئابووریەی کە هەرێمی کوردستانی گرتووەتەوە بووەتە هۆی نەبڕینەوەی موچە بۆ کەسوکاری پێشمەرگە قوربانیەکان لە ناوچەدا بڕاوەکان. شیەکەم مەڵە شەهید بێ بەخۆم هاتانیا دانیشتمە کوڕەکانم دانیشتیان مانگەی ئیجار 100,000 خۆم هەم ئەزانی ڕاتبم نییە مانگە 100,000 ناو ئەو خەرەوە دانیشتمە و من ئەزانی کوڕەکانم کشتی بار کردیانە من هەم خۆم تەنیا مامە و ڕاتبم نییە. کەسوکاری پێشمەرگە قوربانیەکان ناتوانن ئازادانە هاتوچۆ بکەن لە ترسی بە ئامانجکردنیان لەلایەن داعش و میلیشیاکانەوە. من برای شەهیدم داعش براکەم کوشتن و بارکردم لە ئەوەی علی سەرای هاتم بۆ لێرە ئیمجا داعش هاتن لێرە دان لە ماڵمان منیش بار کردم بۆ قەرەتەپە بەسترسین لە داعش ناتوانین دەرچین بۆ باقوبە و بۆ بەغداد ناتوانین ئێمە وەڵە ترسین لە داعش و ئای ڕێیە باش نییە و داعشیە. بەڵام لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ دەنگی ئەمریکا سەید عەلی هاشم وتەبێژی حەشدی شەعبی بەتوندی ڕەتی کردەوە هیچ هاوڵاتیەکی کورد لەلایەن حەشدەوە بکرێتە ئامانج. لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا دیاردەی کوشتن و ڕفاندن لە ناوچەدا بڕاوەکان بوونی هەبووە و تا ئێستاش ئەو دیاردەیە بەردەوامە و نەتوانراوە بنەبڕ بکرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.